قرآن جيان ما هنا سوبون ما لقی خەلیفانی دەستگای نووری حکما بۆ پەروەردە و ڕۆشنبیری کۆتایی بە خولی هاوینەی پەروەردە و فێرکردن هێنا کە زیاتر لە 100 قوتابی بەشداریان تێدا کردبوو. بەناوی خوای بەخشەندەی میهرەبان ئێمە ئەمڕۆ وەکو لقی دەستگای نووری حکما هەستین بە کۆتایی هێنانی پشووی هاوینە لە پەروەردە و فێرکردنی مناڵەکانمان. وەکو ڕێژەی تەڵەبە با بڵێن لە 100 تێپەڕی کردیا 100 قوتابیمان هەیە کە لەگەڵمان بەردەوام بووین کە ئەمڕۆ لێرانە ئامادەنا و ئامانجشمان لە پەروەردە و فێرکردنی ئەم قوتابیانە و لە لەو دەرس و تیراسێسی ئەوەیە کە نەوەیەکی تەندروست و ڕێکوپێک بەنێو کۆمەڵگا وەرکەین کە سبەینێ بە کەڵکی ئەوی بێ کۆمەڵگا پێی بەحەسێتەوە لە هەر شوێنێک کە ئەم کەسە نیشتەجێبی وەکو تاک دار و بەردش لەژێر سایە و سێبەری ئەم بەحەسێتەوە ئەو ئامانجی ئێمەیە. سەنتەر و بارەگاکانی کۆمەڵی دادگەری بە تایبەتی لە وەرزی هاویندا شوێنی پێگەیاندنی نەوەیەکی سەرڕاست و دەستپاک و بەهادارن بۆیە لە هەر ناوچەیەکی هەرێمی کوردستان بەدەیان و سەدان هاوڵاتی ڕوویان تێدەکەن. جێگەی دڵخۆشیە کە ئەو ئاراستەی کە نەیارەکانی ئیسلام نەیارەکانی دین ئەیانەوێت لە کوردستان پیادەی بکەین کۆمەڵی ئیسلامی کوردستان بە بەرنامە و پرۆژە پەروەردەیەکانی وەتە قەڵغانێک بۆ پاراستنی بەها باڵەکانی کۆمەڵگەی کوردەواری وەتە قەڵغانێک بۆ پاراستنی پەروەردەیەکی ڕەسەن و بەتە قەڵغانێک بۆ پاراستنی خێزان و لە کۆتاییشدا خەمخۆرێکی گشتی و جدی کارە سیاسیەکەیە و بەرهەڵستکارێکی جدیە لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. بەشداربووانی خولی هاوینەی لقی خەلیفانی دەستگای نووری حکما سوپاسی دەستگا و مامۆستاکانیان دەکەن کە خۆبەخشانە هاوکاریان بوون لە پشووی هاوین و فێری قورئانی پیرۆز و ئادابە ئیسلامیەکانیان کردن. من ئەمە سێمین ساڵمە لێ دەمە ئینشاڵڵا هەر بەردەوامیش دەبم لە سەریە تاوەکو لێرە خۆم دەبمەوە مامۆستا لەبەر ئەوەی زۆر سوودم لێبینی و هەرگیز پەشیمانیم کە هاتوومەتە ئێرەوە زۆر شت فێر بووم. من کاتێک کە هاتمە ئێرانە هیچ شتێکم نەدەزانیم لە کتابی پەروەردەی ڕێنوێنیم چەندەها فەرموودەی زۆرمان هەیە. ئەمە زۆر ئیسفازن لەو دەرەی کردیا و خڕوان لێرە دوو زاختم کرد و دوو سارا دێمە ئێروکانە و ئەوانە هەردەم لە پەروەردەیەمە پەروەردەمانەکەن چاویان لێبین ئەوە خواردن لەلانێ یعنی ئەمن زۆر ڕام لەوانەیە زۆر باشن. ئەم خول و چالاکیە پەروەردەیی و ڕۆشنبیریانەی ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری پێی هەڵدەستن بەڕێگە چارەیەکی واقیعی و کاریگەر دادەنرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم شەپۆ لە پێچەوانەیەی بە کەلتوری کۆمەڵگەی کوردی نامۆیە و لە زیانی کۆمەڵایەتی زیاتر هیچی دیکەی لێبەرهەم نەهاتووە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای خەلیفان.